ماوەی 7 مانگە چارەنووسی 4 پاسەوانی سەرۆککۆماری عێراق دیار نییە. لە کاتێکدا لە هەرێمەوە بۆ بەغدا بۆ دەوام گەڕاونەتەوە و لە نزیک ناحیەی ئامرلی لەلایەن گروپێک چەکداری شیعەوە ڕفێنراون کە سوکارەکانیشان ئاماژە بەوە دەکەن. ڕوویان کردووەتە زۆر لایەن و بەرپرس، بەڵام هیچیان بۆ نەکراوە. نازام لە بین عەزیێم و خاڵس گیریانە لەو بینە ئەوەڵ سەیتەرەنە دوم سەیتەرە لای جەسەر ڕمیاگە لەورە داوەزانیان لە سیارە سیارەی سوورگی شێپیانە مارۆ نییە تا ئیسە نییە هەرچی ئەچین ئێدا ئەچین ئەو لاچی نییە ئە نازام چی بکەین هیچ دەسڵاتێکمان نییە لە نۆی پێنجۆت نەمانە تا ئیسا هەرچی خۆم کوڕەکان بینە ئەکەین ئەیلا ئەکەین مەسئول ئەولا هیچ نییە هیچ دەنگیان نییە ئەی مەشی دەسڵاتمان نییە بچینە کامرا لە خۆ زیاتر کەسمان نییە پشکی مەسئولەکان هێرۆخان سەرە کۆمار ئەشێ بۆمان بکات داواکەرم لە حکوومەتی وەڵام من کەسم نییە لەوانە زیاتر بەخوا ئیسە نە شەماژەوە نە ڕۆژمانە ئەو کوڕەکان من سەیریان کە نازانم چی بکەم بچمەنای هاوار بکەم بەخوا ئامردیم نە بەخوا گوایە معیشەتمانە یایمە بەخوا ئاواکەشە خۆین غەمە ئەی کوڕمەوە دوم ناڵی وێڵە لە دەر قاپێکان بەخوا. 4 پاسەوانەکەی سەرۆککۆمار کە خەڵکی ناوچە جیاجەکانی پارێزگای کەرکووک و گەرمیانن کە سوکارەکانیان لە بارودۆخێکی دەرونی خراپدان و ئومێدیان بە هیچ لایەک نەماوە کوڕەکانیان بۆ ئازاد بکات. براکەم لەگەڵ سێ ڕەفیقیا گەڕانەوە بۆ دەوامی فەرمی خۆیان لە بەغدا دەوامەکەن لە سەرۆکایەتی کۆماری عێراق. لە کاتی گەڕانەوەیان لەلایەن حەشدی شەعبیەوە دەستگیر کران. ئەوە ئەمڕۆ 7 مانگی ڕێکە بێ سەر و شوێنن. ئێمە چەند جارێک کردومانەتە سەر سەرۆک کۆمار کردومانەتە ئەوەی بەرپرس بێت لە حکوومەتی باغا کردومانتە سەریان بۆ ئەوەی بزانین مەسیری کوڕەکانمان چییە. بەڵام تا ئێستاکە وەڵامێکی ڕاستمان نادەنەوە. ئەزانن مەسیر کوڕەکانمان چییە، گیرانە نەمانە، بەڵام بە ئێمە ناڵێن. بەڵام زۆر سەیرە تا ئیساکە کە سەرۆک کۆمارێ نەتوانێت بزانێ مەسیری پاسەوانەکانی چییە. ئەمە یەکەم جار نییە براکە ئێمە وایلی هات. 2 ڕۆژ بەر لەوەی براکان ئێمە ئاوها بگیرێن سەرنقم بکرێن 40 پاسەوانی سەرۆک کۆمار لە بەغداوە کاتێک گەڕانەوە لە سەیتەرەی ئامرلی دایانیان کرد هەر هەمویان ئیهانەیە زۆریان پیان کرد بە پێ ناردیانیانەوە هەتا سەیتەرەی سلێمانبەگ کە لەو بینە 4-5 کیلۆمەترە. دەنگی ئەمریکا لەبارەی هۆکاری ڕفاندنی ئەو 4 سەربازە کوردەوە پەیوەندی کرد بە ئەبوو منتەزر فەرماندەی باڵای حەشدی شەعبی، بەڵام ئاماژەی بەوە کرد ئەو گروپە شیعەی کە 4 سەربازە کوردەکەیان ڕفاندووە هیچ پەیوەندیەکیان بە حەشدی شەعبیەوە نییە و ناسنامەشیان نەزانراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.